وافار ولا فار هو كي وافقين تيري وتان سەرکەوتوین و سەر دەکەوین دە یەک دقە مەجال بن ئەمڕۆ ئەڵێن چی ها ئەمڕۆ ئەڵێن چی ئەمڕۆ ئەڵێن وتان سەرکەوتوین و سەر دەکەین سیکە ئێمە پێم وایە یەکێتی سەرکەوتووە بێ باشە یەکێتی سەرکەوتووە بێ لەبەرەوەی کە پرۆسەکە سەرکەوتووە بێ هەر شتێک لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ لە پێناوی بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە وەی کە من هەستم پێی کردووە ومێدێکی زۆر هەیە ئەمڕۆ بە یەکێتی خەڵکەزانە یەکێتی ئەمڕۆ وەکو یەکێتیەکانی چەند ساڵی لەمە پێش نییە یەک دەنگە یەک ڕەنگە یەک ئاڕاستەیە سەرۆکێکی بەهێزی هەیە خاوەن وعدی خۆیەتی وتوانیوێتی زۆر شت چارەسەرکە و ئیشەڵا بە کورسیەکی زیاتر زۆر شتی زیاتریشمان پێ چارەسەرەکرێت شوێنەکان دەنگێکی کەمیان هێنا تەسەورەکەن ئەم دەنگانە بۆ یەکێتی هاتبێت من پێم وایە زۆر کەس گەیشتونەتە قەناعەتێک کە بەتایبەت لەبەرەوەی کە ئەم ئینتیخاباتە بۆ عێراقە و یەکێتیش ئەو لایەنەیە کە سەلماندوویەتی لە سەردەمی جەنابی مامجلالەوە بیگرێت تاکو ئەمڕۆ کە ئەتوانێت کێشە چارەسەر بکە لە بەغدا بۆیە پێم وایە خەڵک ئەمڕۆ هوشارترن لە ڕابردوو خەڵک تێئەگەن کە کێ ئیشی پێئەکرێ کێ تێکی داوە وەکو لە بیدایەتی حەملەکەش وتم کێ تەماشاکەرە سوپاسدانەکەم.